بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من ئەحمەد ڕەفیقم خۆشحاڵم بە دیدارتان شاد دەبم. خۆشەویستان بۆم تەوەرە بە پێویستمان زانی قسە لەسەر بایەخ و گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەگشتی و ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە تایبەتی بکەین. بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە پرسی ڕەوای گەلەکەمانەوە هەیە لە کەرکووک و تەواوی ناوچە جێناوکان. زۆر جار قسە لەسەرەوە کرێ کە ئەم هەڵبژاردنە ئێجگار گرنگ و چارەنووسازە کە چارەنووسازە دەبێت چۆن گەلەکەمان خۆی بۆ ئەم پرۆسە بایەخدارە ئامادە بکە. نەیارانی ئەم پرۆسەیە کێ بوون و چۆن شکستیان هێنا. هەروەها ژیر و گرفتە ناوخۆیەکانیش کە هەنێ جارە بنە لەمپەری گەورە یان بربەستی گەورە لە بەردەم قەزەی نەتەوەکەمان لە کەرکووک و تەواوی ناوچە جێناوکان چۆن تێپەڕێنین و بتوانین بە شێوەیەکی مەنتیقی بیر لەم بارودۆخە بکەینەوە. هەمومان نەزانین لە دوای ڕەفراندۆم و لێکەوتەکانی 16 ئۆکتۆبەر بارودۆخی کورد لە کەرکووک و خورمات و شەنگال مەخمور خانەقین بەکوێ گەیشتووە. هەتا دێ پرسی ڕەوای کورد لەو ناوچانە پاشەکشە دەکا. چی بکرێ بۆ ئەوەی لەم هەڵبژاردنە کورد دەسەڵاتی ئیداری و سیاسی و ئەمنی خۆی وەرگێتەوە؟ ئایا ئەم هەڵبژاردنە کەفیلە بەوەی کورد بتوانێت جارێتر بێتەوە مەیدانەکە و چیتر ڕێگە لە پرۆسەی تعریبی نێ و پەراوێز خستن لە ئیدارەدانی پارێزگاکە بگرێ؟ دەتوانێت ئەم هەڵبژاردنە پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ تەواوی گەڕەکە کوردیەکان بگەڕێنێتەوە؟ ئەتوانێت ئاهەیەک بۆ کورد بژێڕێتەوە کە چەند ساڵێکە ئیدارەیەکی ئستەمکار و نادادپەروەر بەڕێوەیە بە. بۆ گفتوگۆکردن لەسەرم تەور و بابەتانە بە پێویستمان زانی میوانداری میوانێکی زۆر خۆشەویست و ئازیزی گەلەکەمان بکەین. ئەویش فەرهاد میدیاکاری دێرین و کەسایەتی و سیاست مەداری کوردستانە. کاک فەرهاد ئەم کاتت باش. سپاس، ڕۆژ باش. خۆشحاڵم لە نزیکەوە دەتبینم. هەر بژین ئێمەش. سەرەتا بەباشی دەزانم لە بایەخی هەڵبژاردن و چارەنووسازی ئەم پرۆسەیەوە دەست پێ بکەین. بۆچی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەم ئەندازەیە چارەنووسازە؟ پێشکی سڵاو لە شەهیدانی کوردستانی گەورە بە تایبەتی کەرکووک، خانەقین، شنگار، مەندەلی، تووس خورماتوو، ئامرلی، سلێمان بەگ، حەویجە، حەمرین، دووبز، پردێ و مەخمور و قەرەچووخ و دەشتی مووسڵ و شنگار و شاری مووسڵ خۆی کە وەکو کەرکووک شارێکی کوردستانیە. هەتا گاتە هەموو کوردستانی گەورەش. بەڵام ئەم ناوچەیە ناوچەیەکی زۆر تایبەت و جیاواز و وێرانە، بۆیە سڵاو لە هەموو خەڵک و خاکی ئەم ناوچەیە، بە تایبەتی جوتیارە بێکەسەکانی کە هەموو ڕۆژێ دەرکراون و دەرەکرێت. هەڵبژاردن پێم وایە من خۆم دیارە هەمومان گلەیمان لە هەڵبژاردن هەیە، لە هەڵبژاردنەکان هەیە و دوژمنانی ئازادی و پێشکەوتن و کورد یانەوێ هەڵبژاردن سوکەن، بیشکێنن، ناشرینی کەن، تەزویری کەن، فێڵی تیا هەر وا بژووە. لە بیرمە جارێکیان بە ڕێز مام جەلال یادی بەخێر وتم بۆچی قوبوڵەکان هەڵبژاردن؟ وتی هەڵبژاردن زۆر جار زۆر ضروریە، زۆریش فەرزە بێ بەسەرمانە لە زۆر شوێنەوە، ئێمەش ناتوانین بڵین هەڵبژاردن ناکەین و هەڵبژاردنیش زۆر پێویستە. وتی پرسیاری کە وتی تۆ بیستوتە هەڵبژاردن لە 100 وتم نەمبیستووە، بەس لای موبارەک و لای سەدەم لە 199 بوون. وتی کاکە لە دهۆک لە 111 بووە. کاتێکەوە ئەکەن تۆ ناچارەکەن، یعنی هەندێک ململانێ هەیە ناچار تەکا بە شتی غەڵەت، ناچار تەکا بە لە دوای شتێک بڕۆی کە خۆت پێت باش نییە. لەبەرەوە خراپترین هەڵبژاردنیش باشترە لەوەی کە هەڵبژاردن نەکرێ. ئەمە یەک. دووەم، با ئێمە بچینەوە بۆ کورتەیەک لە مێژوو بە 1 دقە. لە قەرنی 18 و 17 و 16ەوە هەتا ئەگاتە سەدەی 19 و سەدەی 20 کە عێراق دروست دەکرێت. تەمەن عێراق دەوڵەتێک نییە لە مێژووە، هەڵێن هەزارەی عێراق و مێژووی عێراق شتیوان نییە. عێراق دەوڵەتێکە لە 21 وانەوە دامەزراوە.
لەو کاتەوە کە ڕاپرسی کراوە کە هەڵبژاردن کراوە کە ئەمانە کراوە سەیریکە ئەوانە بووە بە بەشێک لە مێژوو و حسابیشی لەسەرکرێ کە ئێمە خۆمان هەڵبژاردننی یا ئەوەی 57 کە ئەڵێن ئەوەمان قوبوڵە لە کاتێکە ئەزانین ئەوە تەزویریشی زۆرتیا بۆ ئەو کاتش ئەو کاتە مۆزەفەکان گەڕاون بە ئارزوی خۆیان و توتە من کوردم دووسەری تورکمانە بڵێ لەبەرەوەی خاوەن ماڵەکە خوێنەواری نەبووە و عوسمانیەکان توانی بوویان فەرمانبەرەکانیش تورکمان بوون عوسمانیەکان توانی بوویان لە 500 ساڵی حکومڕانیە هەندێک کوردوانە لەم ناوچەیە بە تاپۆ و بە شەکروچای و بە وەزیفە و بە ئیش و بەوە دەوڵەتیش بڵێ هەموو کوردن بۆ ئەو مەسلحەت و بەرژەوەندێنە کاکە گەر سەدام تایسە بمایە پێنجێنیش ڕەنگە تعریب بووایەوە پێنجێنیش بووە بە عەرەب باشە من خەڵکە ناسم لە ناو سلێمانیا کچێکی کەرکوچی هێنا و کە کچەکەش بە ئەسڵ کووردە علەساس بۆتە تورکمان کوردەکەی سلێمانی بۆتە تورکمان لەبەرەوەی کە تۆ وەعی قەومیت نەبوو هەوشیاری نەتەوایەتیت نەبوو جگە لەوەش مەسلحەت و بەرژەوەندی و ترسۆمانە بۆیە ئەگەر تۆ بچیتەوە بۆ ڕابردوو ئەو هەموو ئامار و ئەحساییە و هەڵبژاردنانە بوون بە بەشێک لە مێژوو لە هەمان کاتیشە حسابی لەسەرکرێ مەسەلەن 57 بۆ ئەڵی کاکە 57 خۆی مەزین 57 کەم و کورتی زۆرە بە دژی کورد بەڵام یعنی ئەوە لەوانەیە باشترین هینی کۆن بێ ئاماری کۆن بێ بۆیە هەڵبژاردن بە نسبەت کردەوە شتێکی کایە من حەزەکەم خەڵکی کوردستان زۆر تەرکیزی لەسەر بکەن کاکە خۆ ئێمە دەسەڵاتمان نییە کە لە عێراقین دەسەڵاتێکی ئینگلیزی فەڕەنسی ئەمەی دروست کردەوە نەخشەی سایکس بیکۆی دروست کردووە کەواتە ئێمە ئێستا لە عێراقین زۆر باشە ئەگەر لە عێراق و لە بەغدایە مافی قانونی و دەستوری هەبێ هەڵبژاردن هەبێ بۆ تێکی بدەن مثلەن عەبدولکەریم قاسم چەند پیاوێکی جوانە بە دایک و باوکیش کوردە عەبدولکەریم قاسم خۆکە زۆری لە نەکرد بۆ خۆی لە دەستوری عێراق نووسێتی کورد و عەرەب هاوبەشن لەم نیشتیمانە چونکە خۆی پێی ڕاست بووە عەبدولکەریم قاسم فرسەتی دەستوری هەبووی ئەو بە تێکتاندا شۆڕشی ئەیلولی چی شۆڕش هەر قسەیە من بڵێم شۆڕش ئەمە شۆڕش و تاو شۆڕش قیاهینی هەیە پێوانە و کێشانەی هەیە شۆڕش پێناسەی هەیە بڵێ کاتێککە تۆ ئەچی ئەم مافە دەستوریەی کورد کە فرسەت هەیە لە بەغا جێبەجێ بکەی دەی تێکە دەی ڕاپەڕین بۆ تێکە دەی ڕیفراندۆم بۆ ئەەکەی لە عێراقا فدراڵی و بەزم و ڕەزم چەسپاوە و لە دەستورە مافی کورد چەسپاوە بۆ تێکێ دەی خەڵک با پرسیار لەم بۆیە بکە ئەمە بەرنمەیە ئەمە بەرنمەیە کە لە هەڵبژاردن و مافەکان و فرسەتەکان کە لە عێراقا هەیە تێکی بدەیت بەرنمەیە بۆ وازەحی خۆ هەموو کەسە بێ عەقڵی پێی بشکێ من کابرایکی ئاسایم بۆ عەقڵم پێشکێ بۆ ئەم هەموو ڕووناکبیر و سیاسی و فەیلسوفە عەقڵی پێی ناشکێ لەبەرەوە ئەمە بەرنمەیە کە دژایەتی دەستوری بکەن جا سەیری ئەم دوو ڕوویەکە کە لەگەڵ مەسوولەکانی عێراقی لە عێراق دائنشن لەگەڵ مەسوولەکانی ئەوروپی و ئەمریکی دانشن لە عەرەبەکەی عێراق عەرەبترن و عێراقیترن بەس بۆ جادەی کوردی ئاڵاکە هەڵەگرن و دەوڵەت دروستەکەین و ئەبین بە دوو دراوسەی ڕێک و پێک و کەرکووکت بۆ وێرانەکە دوای دێڵێ ها 16 ئۆکتۆبەر بۆ ناڵی 16 ڕیفراندۆم 16 ڕیفراندۆمە 16 ئۆکتۆبەر نییە باشە لە کەرکووکە کە شەڕبوو چێ شەڕی کرد پێشمەرگەی چێشەیت بوو لە خوارەوە باشە لە فێرقەی زەهەبیە مەسوولەکانی چێ بوون لە عێراقەوە هجومیانە کردە سەر کەرکووک و لێرەش دێنەڵێن ئێوە ڕاتان کردو لە کەرکووک باشە چێ مەسئولی هێزی کوردستان بوو کێ بەرپرسی هێزە چەکدارەکانی کوردستان بوو ئەم پرسیارانە ناکرێ خۆ من ئەمە دیفاعکردن نییە لە یەکێتی من وەکو چاودێرێک لە دوورەوە حەزەکە ئوسترالی بم حەزەکە کابرایکی خەڵکی ئالاسکا بم منە بێمانە ببینم ئەمە لەلایەک بۆیە هەڵبژاردن پێویستیکی گرنگە ئەگەر زۆریش بەدڵمان نەبێ ئەگەر زۆریش گرنگ نەبێ لەوە باشتر نییە ینی هەڵبژاردن لە هەموو حاڵەتێکا پێویستە بکرێ ئەمە یەک دوو باشە لە دوای ڕیفران فێڵەکە چێ ئەندامانی ئەنجومەنەکەی سەحب کردەوە و هەتا مەسوولی ئەنجومەنەکە کە یەکگرتوش بوو بردی بۆ خۆی کە دەرفەتیەوە هەبوو پارێزگارێکی بەڵێ بۆ نەتانگەڕان و بووی پارێزگارێکی کووردا بنرێ بۆ ئەمانە ئەبەن اینجا بۆ ئەم هەموو دروشمە نەتەوایەتی و نیشتیمانی خۆ من نەتەوایەتی و نیشتیمانی تاجی سەرمە بەڵام تۆ دروشمی نەتەوەی و نیشتیمانی بۆ مزایدە بۆ هەڵەگری باشە ئێستا وای کردو بادینان بۆتە دوژمنی سۆران سلێمانی بۆتە دوژمنی کەرکوو بۆتە دوژمنی هەولێر یەزیدی بەسەزمان بۆتە دوژمنی ئیسلامی بەسەزمان بۆتە دوژمنی هەموو ئەملاولا باشە با پرسیارێ بکەین ئەمە بۆ
ئەمە ئەم دروشمنەتەوایەتی درۆزنانە چییە بەرزەکەنەوە بۆ لە سەیتەرەکانی لەو لاواچن لای عەبادی و لای سوودانی لەو عەرەبتر و لەو عێراقیترن دێن لە سەیتەرەکانە عەرەبانەیەتە ژوورە نەزەم چی کەکە ڕقی کورد و عەرەب بۆ دروستەکەن ئەمە کەی لە بەرژەوەندی کوردە کوردایەتی وایە تۆ لە بەرچاوی ئەوان باشترین عێراقی و باشترین عەرەبی هیچت ناوێ دێی لە کوردستان لە ڕاگەیانەکان و تەوجیهی کوردستانی ئێرانێکەی ئێمە کوورد دەکەینەچی برادری کوردی ئێرانم هەیە کاکا ئێوە بۆ ناکەن وتم بۆ ئەو ڕادیو تەلەڤیزیۆنانەی کە ئاراستەی ئێواکرێ جمهوری ئیسلامی ئەوە بێ عەقڵە نەیبینێ جمهوری ئیسلامی ناتوانێت بە تەلەفۆنی بڵێ ڕادیو تەلەڤیزیۆنەکانتان ئاراستەی ئێرە مەکەن و لایدەن لە کوردستانی ڕۆژەڵات جمهوری ئیسلامی زۆر باشە زانێ دوو بەدیلی هەیە یا خەڵکە بێ ڕووکاتە دیموکرات و کۆمەڵە و پژاک و پەکەکە یا خەڵکە بێ ڕووکاتە پارتی بۆ بەرژەوەندی جمهوری ئیسلامی باشترە کە خەڵ ڕووکاتە پارتی ئەم فێڵانە بەسەر منا تێناپەڕێ ئەبەت تێناپەڕێ بۆیە کاکە مزایدە خراپە هەموو شتێکیان ناشرین کرد نیشتیمان نەتەوە ئەدەب زمان هونەر کورد جلو بەرگ نیشتیم ینی ئیستا جاری وایە نازانی چی بڵێ بە خەڵک ینی بە منەڵێن کاکە تۆ بووە خۆتی لاکەکەی بۆ خۆت سەغڵەتەکەی بۆ خۆتە دەی بە کوشت بۆ ئەی کاکە چی بکەم ئەمە لە پێناوی نەتەوە نیشتیمانایە لە پێناوی حیزبانیە لە پێناوی شەخصانیە لە پێناوی ناوچانیە لە پێناوی عەشیرەتانیە لە پێناوی نەتەوەیە چکە ئێمە نەتەوەیەکمانەیە بەوە سەرمان بەرزە من ئێستا تێگەم لەو دروشمەی مام جەلالەویت مانەوە و سەربەرزیمان بەندە بە یەکێتی لاواز بێ کورد لاوازە بێ کورد بەهێز بێ یەکێتی بەهێز بێ لەبەرەوە ئەمە پێکەوە گرێدراوە من ناڵم یەکێتی کەم و کورتی نییە بۆ خۆ من عەقڵم هەیە یەکێتی لەگەڵ پارتیا لە پەرلەمانی کوردستان 79 دەنگیان کۆ کردەوە منیان دەرکرد هەر کەسێکی تر بێت لە جیاتی من بە باشی یەکێتی ناڵێ باش بەڵام من بە خراپەکەی ئەڵێم خراپ بە باشەڵێم باش ئەگەر اینجا قسە بکەم ئەو پارتی بەرزانیەش هەرمان شتە ئەگەر باشە بکە بەیانێڵم کاکە دەست خۆش بێ ئەگەر خراپەش کاڵم وەڵی دەست خۆش نەبێ کەواتە من یعنی باسی ئەوت کرد باسی یەکێتیت کرد مەسەلەن زۆر کەس هەندێک هێز وولایەن ئێستا پێیا بۆ کاک فەرادانی ئەیانەوێ جارێکی تر خۆڵ بکەنەوە چاوی خەڵکو و ئەیانێ بە هەنێ دروشمی زۆر ساویلکانە خەڵکی کەرکووک فری ودەن بەوەی کە دێن باسی بەڵێنی زۆر گەورە گەورادەن لە کاتێکە نەدەسەڵاتیان هەیە نەهێزیان هەیە نە مێژوویان هەیە مەسەلەن ئەهەمێتی یا با بڵین بوونی یەکێتی مانەوەی یەکێتی لەگەڵ خەڵکی کەرکووک و بە تایبەتیش لە دوای 16 ئۆکتۆبەر کە تۆ بە 16 ڕێفراندۆم ناوی دەبی یعنی چ جیاوازیەک خەڵکەکە پێویستە چ جیاوازیەک لە بینی ئەو هێزە بچووکانە و هێزە گەورەیە ببینێ کە لەگەڵ خەڵکەکەی خۆی ماوەتەوە نەخۆشی و ناخۆشی بەڵێ ئەزانی چۆن ئەگەر ئەوەی کە من ئەیزانم و ئەیتوانم و مەبەستمە ئەگەر بەدەست من وایە هیچ وان نابوو بە هیچ جۆرێوان نابوو ئەزانی چۆن یەکێتی زۆر جارەچێ نانی خۆی لەسەر سفری خەڵکی ترەخوا باشە بۆ مەسەلەن لە هەمان کاتا یەکێتی زۆر جار لە مافەکانی خۆی بێدەنگ بۆ بێدەنگە بێ باشە بۆ باشە وەرە پێم بڵێ هەرچی حیزبی کوردستانی باشوور هەیە کۆی بکەرەوە نیوە یەکێتی شەیدی هەیە نیەتی من پێتەڵم پارتی لە 75 لەکوێیە کوردی ئێرانی کوشتە و کوردی تورکیای کوشتە و کوردی سووریا کوردی عێراق فەل و دەرفەتەکانی هەموو لە دەستداوە شەڕێکی پارتیم پێ بڵێ خەباتێکی پارتیم پێ بڵێ لە 75 بەس کوردی کوشتووە باشە پارتی کووە پارتی سەروەری نییە شەهیدی بڕۆیسە پارتی ڕەنگە شەهیدی نووسی بێ زۆرتر لە یەکێتی زۆرتریش مەبەستم ئەوەیە خەتاکە من لە هەندێک شتای گەڕمە بۆ یەکێتی ئیش و کارەکانی خۆی ڕێخستنە هەت بوو شەهیدە هەت بوو قارەمانە هەت بوو داستانە هەت بوو جەماوەرە هەت بوو ڕێخستنە هەت بوو ئیستش هەیە باشە ئیستش بەهێزترین حیزبە لە باشوور کۆمیدیە بەڕاستی کاک فەراد باسی وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووکی شەکەن یعنی و هێزانە مەسەڵە من بۆ نمونە یعنی نەوەی نوێ ئێستا باسی وەرگرتنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک مەسەلەن ئەم هێزە تا چەند ئیمکانیاتی ئەوەی هەیە مەسەلەن وڵایەکی استراتیژی هەیە لەگەڵ ئەم خەڵکی ئەم ناوچەیە بتوانێت ئەم بەڵێنە بدا ئەم بەڵێنە لەکوێوە سەرچاوی گرتووە لە کاتێکە ماوەیەک جەنابەت مەسەلەن نزیک بووی لە سەرۆکی بزوتنەوەکە ئەو توانایی هەیە یا با بڵین من نزیک ئەو ئیدراکە من نزیک نەبوو بڵێ ئەو ئیدراکە یان ئەو ئیدراکە نەتەوەی نیشتیمانی هەیە نا
من یەکەم نزیک نەبووم دوای بەنسبەت منەوەوانە هاوڕێ منن لە ئاستی منن لە هیچی منین پەیوەندیم نییە ئێمە ڕیفراندۆم هاتبوو پێشەوە تەلەڤیزیۆنمان دەست بڵێ تەنها تۆ ئەوە بوو کە لەگەڵ ئەم ڕیفراندۆم نەبووی چونکە نەتیجەکەی تەزان پێش هەموو کەس هەفتا شایەتم هەیە لە هەولێر کەس نەیزانی و ڕیفراندۆم چییە لە قاعەیەکی گەورە ڕەنگە هەفتا هەشتایەکیم لە بیر بێ بەناو کە من باسی ئەمەم کردووە بەڵام دوای کە بەیەکێتیمانەوە کاکە خەتەرە بە هەموو ئێمانەوە کاکە ئەمە خەتەرە ئێمە وەکو میلەتی کورد بە 30 ساڵێک دەسەڵاتمان ناسی بە ئازار و هێنیی مەرگێکی زۆر دەسەڵاتەکەمان ناسی بەڵام ئێستا گرنگەوەی خەڵک ئۆپۆزیسیۆن بناسێ چکە خەڵک توانیوێتی دەسەڵات بناسێ بەڵام خەڵک گرنگەوەی بتوانێت ئۆپۆزیسیۆن بناسێ دوای بۆرە پێم بڵێ مەسەلەن پارتی بەرزانی هەفتا ساڵە هەیە نەوەی نوێ 6 ساڵە هەیە نەوەی کۆن 6 ساڵە هەیە وەرە جیاوازی پارتی و نەوەی نوێن بۆ بدۆزەرەوە چییە؟ مەسعود بەرزانی لە دەرزیە کەوتاوە زیر خۆی دایانێ کەس ناتوانێت قسەی تیا بکە ئەمەی نەوەی کۆنیش سەرۆکەکەی وایە مەسعود بەرزانی خێزان و خێڵە ئەویش خێزانێکە مەسعود بەرزانی پارەکانی دیار نییە چێ و لە چۆ دێ و چەنە و لە چ شوێنێکە و دێ هەمووی تاریکە ئەم کوڕەت دوێن یەک فلسی پێ نەبوو ئێستا خاوەنی 600 میلیۆن دلارە ئەبێ خەڵک بڵێ کاکە باشە بەسەر چاو شۆڕشەکەی دەست و خۆش بێ خەباتەکەی دەست و خۆش بێ بەس پێمان بڵێ بەد لە کوێناوە باسی دیعای و درۆت کرد چۆ ینی خەریکە وای لێدێ کە شتێک کە دوت توانی بڵێ من شێرم من پڵنگم هەموو شتێکە توانی بڵێ چونکە کەس باجی لەسەر نییە مەسەن چی بکرێ بۆ ئەوی خەڵک ئاگادار بکرێتەوە لەو کەسانی کە یانێ وا بە ئاسانی ینی بێ فری و بەدا خەزێکی گەورەت هەیە دەیان هزار قوربانی ینی لەسەر بەداخەوە خەڵکی نیشتیبان و نەتەوەکەی ئەمە زۆرمانوە زۆر بێزارە لە دەسەڵات زۆر بێزارە لە ئۆپۆزیسیۆن زۆر بێزارە لە عەقڵ لە معریفەت لە عیلم لەوە وای لێ هاتووە خەڵک خۆی کووردە جنێو بە کووردەدا خەڵک خۆی شۆڕژ جێڕە جنێو بە شۆڕش و خەباتەدا خەڵک شەهیدی هەیە لای مهمێ ئەمە بە پرۆسێسێکی 30 ساڵە بە تێکڕا بە هەموو لایەنەکان بکەم و زۆر کارێکیان کرد لە پشتی ئەویشەوە دوژمنانی کورد داگیرکەرانی کوردستان کارێکیان کردووە کە کۆمەلگای ئێمە ئاوای لێ بکەی سە لێ هاتووە مامووی بەرنمەیە هیچی لە خۆ نییە بەڵام من بە خەڵکی کوردستان ئەڵێم پێویست ناکە ئێوە بە 30 ساڵی تر دەسەڵات تا نەسی بە 30 ساڵی تر ئۆپۆزیسیۆن بناسن پێویستە زۆر وریابن سەیری فەرهاد سەنگاوی بکەن سەیری هەموو سەرکردەی حیزبەکان بکەن بزانن پارەی هەبوو لەکوێیەتی ئەگەر هەمان بوو هەر کەس هەی بوو دزە هیچ تەفسیر هەڵناگرێت تۆ شۆڕشت کردو و سیاستت کردو و خەباتت کردووە بە پارە کردوتە نە شۆڕش و خەبات و سیاست پاریتیان نییە ئەگەر تۆ پارەت پێ لەکوێ بوو پرسیاری ناوێ من بە برادرەکان وەڵێم خەباتی پاک ئەڵێن خەباتی پاک چی ئەڵێم کاکەوڵە لە بەرەوەی پێو ناوێ ناوی خەبات بێنێ ئەبێ بڵێ خەباتی پاک ئەوەیە کە تۆ ئەیکەیت و نایخۆیت کە تۆ ئیکەیت و تاڵانی ناکەی کە تۆ ئیکەیت و نایدزی خەباتی پاک ئەوەیە من بڕۆم بە خەباتی پاکەیە چێش دێ تەحەدایەکەم بە یەک دزی من یا یەک خیانەتی نیشتیمانی و نەتەوەی من بزانێ خەڵکانێکی زۆر هەن کاکە ئەحمەد نە خەباتیان هەیە نە شەهیدیان هەیە نە قوربانیان هەیە نە زیندانیان هەیە نە ڕێکخستنیان هەیە نە هیچیان نییە پێیان خۆشە ئەوانەی ڕابردوو هەموو بشکێنی بڵێ شەهید چییە خەبات چییە شاخ چییە پێشمەرگە چییە پێیان خۆشەوانە بشکێنی ئەوە بەرنمەیە چکە خۆی هیچی نییە ڕاست باسی ئازادیەکە باسی نازانم پێشکەوتنەکە باسی نەزەم چیەکە کیان پێ خۆش نەبێ ناچێت تەلەڤیزیۆنەکان یا حیزبەکانی تریش هەروایان کردووە یەکیان خۆش نەبێن باشە کاک فەرهاد ینی پرسیارێکی زۆر گرنگ و جەوهەری کە زۆر مەبەستمە لە بەڕێستی بکەم دواتر هەنێتەوە و بابەتی تر هەیە ینی مەبەستمە قسەی لەسەرکەین بە دەرفەت ێزانم منی کەرکووچی من هاوڵاتیەکی کەرکووچیم کوردم لەم ناوچەیە غەدر و ستەم و نادادیم لەگەڵا کرێ چۆن لە نێوان ئەو دەیان حزب و لیست و قەواری کە هەیە یعنی چۆن بتوانم ینی حزبی یا لیستێک یا قەوارەیەک کە دڵخوازی منە یا بگەمە و قەنەعەتی کە ئەتوانێ کە سمەی دەچوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کڕین و فرۆشتن پێوە نەکا ینی سەرمایەداریم پێوە نەکات چۆن بیناسمەوە چۆن بەچیا بیناسمەوە بۆ ئەوی متمانەی خۆمی پێ بدەم بەوا بیناسەرەوە دوێنێ چی هەبوویسە چی هەیە ئەگەر هەر کەسێک منیش تۆش ئەگەر ئێمە سەفقە حیزبی سەفقە بووین یعنی حیزب دروستەکەیت و خەڵکۆکەیتەوە و خەڵکە بزوێنیت و خەڵکە چەپڵت بۆ لێدا و ئەبیتە ڕقام
دوای ژێربەژێر ئیش لەسەرم ڕقەماناکەی لەسەرم سەفقاناکەی سەیری منکە ئەگەر ڕابردوو من هیچم نەبوو بووم بە ملیۆنێر معنایمە ئیشەکەی منەوەیە یعنی خەڵکێ لە سێگۆشەی پارە سیاست پارە سوڕێتەوە پارە سیاست پارە ئەمە ئیشەکەیەتی مەسەلەن ئیستا دەسەڵات ئەم حیزبانەی خۆمان من ناڵێم هیچ کەسی حەقەتی فلسێ بدزێ نه من بە کاگنەوشروانم بۆ ئاخر دانیشتنمان وتم من پێم وایە کاگنەوشروان یەکێ 100 ساڵ زیندانی بێ بێتە دەرەوە 100 ساڵ پێشمەرگە بێ 100 کوڕی شەهید بێ 100 جار بریندار بێ مافی نییە 100 فلسیە میلەتە بدزێ وتی جا چیە ماکە کە تۆ باسیەکەی وتم بیکانەیکا بێ وا بێ شۆڕش معنایەوەیە شۆڕژگێڕەکان ناچن سبەینێ خەباتەکەیان بفرۆشنەوە بە میلەتەکەیان پارەکە وەرەگرن و 20 ساڵ پێشمەرگە بۆ 20 ساڵ شۆڕژگێڕ بۆ 20 ساڵ خەباتی کردو پارەکەی وەرەگرێتەوە چێتە ماڵەکەی شۆڕشە وەکو ماندێلای گەورە واڵێ بەڵام ئێمە بۆ ئەوی کە خەڵک بناسین سەیری ماڵ و مڵکەکەی بکەین من بە خەڵکی کوردستان ئەڵێم هەر کاندیدێک هەر حیزبێک ماڵ و مڵکی ناشەرعی هەیە حسابی بۆ نەکەن لە تەنیشتەوەشەوە هەڵوێستە نیشتیمانی لە تەنیشتەوەەوە شەهیدەکانی خەباتەکەی مەسەرەن کاکە کابراەک وەڵی من مەمنونی مەسعود بەرزانیم حەزەکەم 4 کەمال کەرکووکی تریش بنێرە بۆ کەرکووک بۆ ینی 44 شەهیدمان هەیە ئێمە لە کارەساتی هەکاری خەڵکی کەرکووکن باشە تۆ یەکێک لە بکوژەکانی 44 شەهیدەکانی ری لە کەرکووک دیعایە بکە بۆ لیستەکەت بۆ حیزبەکەت باشە 100 بەڵگەمان هەیە کە لەگەڵ ئەمن و مخابرات و ئیستیخبارات تا پەیوەندیان هەیە ڕقەمی شخصەکان کە لە ئەمنا چ ڕقەمێکیان نەبووە ڕقەمی نهێنیەکانیان کەکە خەبات و تێکۆشان و سیاست کەی وابێ خۆ من گلێم لە یەکێتی چییە من دوو گلێم لە یەکێتی هەیە یەکێکیان نەناسینی بنەماڵی بەرزانی بۆ واتان کرد دووەم مەسلەی گەندەڵی یەکێتی خیانەتی نیشتیمانی نییە تەحەدای هەموو کوردەکەم یەکێتی خیانەتی نیشتیمانی نییە لەگەڵ ئێرانە لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ سووریا بۆ کورد کوشتن بۆ دژایەتی کورد شتی وای نەکردووە جاسوسی نهێنی لە پەنتاگۆن هەیە کە بە قۆترین پایتەختی دنیاە لە کرملین هەیە لە پاریس هەیە جاسوسی نهێنی لە هەموو حیزبەکەیە مەگلەی لە جاسوسی نهێنی ناکەین بەڵام وەکو حیزب کە تۆ جاسوسی داگیرکەر و دوژمنەکانی خۆت بیت ئەمە تاوانە بەڵێ ئەچیرەوە سەر و تەور و بابەتان نامەوێت قسە لە سەرۆش بکەین هەڤڵ کاکفەراد ماوەیە گیان با بڵێین دەنگۆیەوە هەبوو کە جەنابتیان بەوە تۆمەتبارە کرد کە دژی ئاینی پیرۆزی ئیسلامی یعنی ئەمە لەم بە دەرفەت ێزانم ینی بۆمی ڕوونکەیتەوە تۆ دژی ئاینی پیرۆزی ئیسلامی یا دژی ئیسلامی سیاسی ینی ئەمە بۆی هاوڵاتیان ئەم دوو بابەتە تێکەڵ دەکەن بەڵێ سپاس ڕاستیەکەی تۆ چۆن نیشتیمان فرۆشی و نەتەوە فرۆشیت پێ خراپە ئەبێ ئاواش دین فرۆشی و دین بەکارهێنانت پێ خراپ بێ جوان هەرگیز من دژی هیچ دینێک نیم لەوانە دینی جوان و بەڕێزی ئیسلام بۆ کاکە لە 175 میلەتەکەی من ئیسلامە یعنی من لە دژی 175 میلەتەکەی خۆمم نه دوو سێ قورئان کتێبێکە ئینجیل تەورات کتێبێکە وەکو زۆر کتێبی تری دنیاش ئەمە کتێبێکە ئەگەر کەسێک ئەم کتێبە بەخراپ بەکارهێنێ خەتای و کتێبە چییە ئەمە یەک دووهەم بە هیچ جۆرێ ئەوە ڕاست نییە هەموو دینەکان لای من جێگەی ڕێزن هەموو دینەکان لای من پیرۆزن چونکە معتەقەدات و ئەفکاری خەڵک و بیر و باوەڕی خەڵکیشن پێتوانە بۆ بە بەرنامە ببووی هەمووی بەرنامەیە پەیجەکان ئیسە بڕۆ ئیسەیمان قسانەمان نەکردووە سبەی شەو هەفتەی داهاتوو سێری کە پەیجەکانی ئەو سێ و چوار لایەنە هەمووی جنێوە بە من و زیندووکردنەوەی بابەتەکانی منوانە لە کاتێکەوە هیچی ڕاست نییە ئیسلام دینێکی ڕێکوپێکە بەس بەکاردێنن بەکاری دێنن ئیسلام دینێکی جوانە دینێکی پیرۆزە ڕێز و خۆشەویستی خۆی وەکو بەکاری مێنە ینی ئەوە پەیوەندی بینی مرۆڤ و خوایە تۆ بۆ تێشێدی مەسەلەن کابرایەکیان بان کردووە مزگەوتێکیان بۆ دروستکردەوە بە ملیۆنە دۆلار باشە فەرشی سووری بۆ ڕاخن ئەی بن بۆ هەولێر مزگەوتی ڕێگای بەهەشت مەلاکەشیان بردووە لە پیرەمەگرونە بۆ ئەوێ کاکە ئەو پارەیەت لەکوێ بوو ئەم پارەیە چۆن دروستکرا ئەم هەموو دەعمە لەکوێوە بوو ئەگەر ئێوە مسلمان و ئەگەر ئێوە ڕێگای خواتان پێ پیرۆزە و ئەگەر ڕێگای بەهەشتان پێ پیرۆزە ئەی خەڵک بۆ کوژن ئەی خەڵک بۆ برسیەکەن ئەی موچەی خەڵک بۆ بڕن ئەی ڕیفراندۆم بۆ ئەکەن ئەی کارەسات بۆ ئەنێنەوە باش خۆ ئیسلامەتی چییە؟
ئیسلامەتی ئەوە نییە تۆ بیتە سەر تەلەڤیزیۆن و دوونێژ بکەیت و ناوی خوا و پێغەمەر و ئەوانە بێنی کردارە هەڵوێستە ئیسلامەتی ئەوەیە ڕێز لە خەڵ بگری عەزێتی کەس نەدەی ماڵی کەس نەخۆی زوڵم لە کەس نەکەی درۆ نەکەی فێڵ نەکەی غەدر نەکەی جاسووسی نەکەی ئیسلامەتی لای من ئەوانەیە ئەگەر ئیسلامەتی ئاوایە کە من پێم وایە ئەوە جێگی چاوە جێگی سەر و سەرچاومانە بەڵام بەکارهێنانی دینم پێ ناخۆشە ئەمە لە سەدەکانی ناوەڕاستیشە لە ئەوروپا وا بوو دینی مەسیحیان بردبوو بەکاریان هێنا چۆکیان خست بۆ سەر قوڕ و دەمی خەڵک بەکاریان دەهێنا کاکە دین بۆ بەکارهێنان و فرۆشتن و کڕی نییە دین پیرۆزە دین جوانە قورئان ئینجیل تەورات خوا پێغەمەر هەمووی سەر و سەرچاومان بەڵام پارەی پێ پەیامەکە بەڵام کاری پێمەکە بۆ پەیامەکە ڕوونە زۆر باشە کاک فەرهاد دێمەوە سەر بابەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک یعنی بۆچی پێویستە هاوڵاتیانی کورد بەشداری بکەن و بۆچی پێویستە ئەم دەسەڵاتە یان ئەم دەسەڵاتە خۆجیەی کە هەیە دەسەڵاتە ئیدارەکە بگۆڕێ لە کاتێکا بەڕێزل لە دوورەوە چاودێری دۆخی کوردستانی گەورە و بە تایبەتی کەرکووک و ناوچە جێناوەکانەکەی بە بەردەوامی وتارت بابەتت توێژینەوەکانت دەبینی ئەم تعریبە نوێ کە بە پێی سەرچاوەکان و زانیاریەکانی بەردەست ئەڵێ زۆر زیاترە لە ماوەی ئەم 6 ساڵی کە لەلایەن ئیداری ئەم پارێزگایە و عەرەب هێنراوەتە بە شێوەیەکی ناقانونی عەرەب هێنراوەتە پارێزگای کەرکووک زۆر زیاترە لەو 35 ساڵی دەسەڵاتدارەتی بەعسکە لە کەرکووکا کردوێتی سێ ئەم مەترسیانەک دەیان دەستگا و دامەزراوەی حکومی هەیە کە کوردی لێبێ بەش کراوە هەر لە پۆستی پارێزگاری کەرکووکەوە بیگرە کە ئامادە نیە جێگرەکەشی بە کوردن تا ئەگرێ بەوەی کە قایمقامی مەرکەزە چوار قایمقامی هیچی کورد نین مەسەلەن ینی کۆمپانیای نەوتی باکوور کورد نییە بەڕێوەبەرە گشتیەکەی ڕەگەزنامە هەروە ئەوەی کە پێوترێ دام و دەستگاکانی ترکە کە لە ڕوانگەی خۆیان و هەستیارە کوردی هەرتیانە ئەم مەترسیە چۆن ئەتوانین بڕێوێنینەوە لەم هەڵبژاردنە ئەم هەڵبژاردنە چ قۆناغێکی تازەتر دروستەکە ئەگەر بێت و کورد بە شێوەیەکی بە گوڕوتینەوە بە شێوەیەکی کارە بەشداری من چی لە دۆخی کورد گرنگە چۆن گرنگە مەسەلەن ئەزانم ئەگەر کاندید و حزبێکی کوردی هەبێت و کاندیدەکانی و عەدەدەکانی ئەوانە خراپن ئەوە خراپە ئەوە ما باش بەڵام لە هەموو حاڵەتێکە کاندیدەکان هەڵبژاردنەکان ئەوانە کوردەکە بیباتەوە بۆ ئێمە باشترە بەڵام ئێمە مەبەسمانەوە نیە کوردەکە بیباتەوە غەدر لە عەرەبەکە بکە مەقسەدمانەوە نیە غەدر نا شتی قانونی سەرچاو سەرسەر بەڵام بە مێژووی دوور و درێژی ئێمە کەرکووک سەردەمێک لە 100 ڕەنگە 95 کورد بوو بێ چکە بڕۆ بۆ ئەحسایەکانی قەرنی 16 و 17 ئەوانە هیچ مستەشرقێک هیچ بیانیەک باسی بێژگە لە کورد و کەمایەتیەک جوولەکە و ئەرمەنی باسی لەنتەوەکانی نەخێر کۆنەکان نییە بە هیچ جۆرێ سەردەمی عوسمانی کە 500 ساڵ حکمیان کردووە خەڵکیان بە تاپۆکردنی ئەرزوو بە شەکروچایی و بۆ وەزیفە و بەوە خۆش دەزانی دەسەڵات چەورە خەڵکێکی زۆر لە دەسەڵات کۆبێتەوە جاریشان بەڕێز مام جەلال نمونەیەکی لەسەر من هێنایەوە مام جەلال یادی بەخێر پێی وا بوو من لێرە تووشی مشکلات بچکە خۆم ناگرم دەمی خۆم ناگرم وتی فەرهاد وتم بەڵێ وتی کاتی خۆی عەبدولناسر سەحەفیەکی وەکو تۆی بان کرد پیاوێکی مەشهور بوو ئەوانە بوو پێی وت کاکە من حەزەکەم بڕۆی بۆ ئەوروپا وتی ئێ وتی لە ئەوروپاش نەچی بۆ فەرەنسا وتی ئێ وتی بڕۆی باشترە وتی بۆ بچم بۆ ئەوروپا بۆ نەچم بۆ فەرەنسا وتی کاکە تۆ وەکو هەنگوین وای مێشە لێ کۆ بێتەوە تێگەی یعنی دائیمەن پێویستە ئاگامان لەوە بێت دەسەڵات چەورە خەڵکی لێ کۆ بێتەوە بۆ پێویستیەکانی خۆی بۆ ژیانی خۆی بە تایبەتی ئەو دەسەڵاتانەی کە خەڵک ڕادێنن لەسەر عەمالەت و وەلا و جاشێتی ئەوانە ئێستا کێشاوەیە ئەگەر تۆ خەڵک بخەیتەوە سەرکار وەکو زمانی زوو خەڵک دوای موچە نەکەوێت خەڵکاری هەبێ نانی هەبێ ژیانی هەبێ ئیترەوە ئەوە چاکترین ڕێگایە کوردیش ئەڵێ 1000 ساڵە کورد و توێتی شەڕ لە بەتاڵی باشترە باشە قسەیەکی مەشهوری شەیە ئەڵێ نازانم مەیمون مرۆڤ کار کردی بە مەیمون بوو کار کردی بە مرۆڤ کار ئەوەندە گرنگە بۆیە بێکاری مرۆڤ ئەکاتەوە بە مەیمون بێکاری زۆر خراپە ئەو دەسەڵاتەی کە لە عێراقا دروستکراوە لە زمانی ئینگلیزەوە نەوتێکی زۆری هەبوو ئەیدا بە شەڕ ئەیدا بە عسکەر ئەیدا بە چەک ئەیدا بە بەرتیل ئەیدا بە موچە ئەیدا بە چی ڕاگواستنیە کرد خانووی بۆ دروستە کرد چکە پارەی هەبوو دنیایە کرد بە چەکدار پارەی هەبوو ئەو پارەی نەوتە لێرە خەڵکی فێری خراپە کردووە موچە بۆیە بێ خەڵک فێری کار بکەینەوە بەڵام من ناڵم تۆ پارەکەی هەیە بیدزە بۆ ئاگداریت قسەیەکی بچووکە بۆ بکەم
لە سەردەمی سەدام حوسێنە ئیسرائیل ژنێکی نرد بۆ لای سەدام حوسێن خەڵک ڕەنگە شتانە نەزانێ وتی کۆمپانیایەکە کەیتەوە لە عێراق و ئەم ژناکەیتە مەسوولی کۆمپانیەکە ئەمە شەرتی یەکەممان شەرتی دووەمانەوەی عینزالەمان بدەیتێ ئێمەش مقابل بەوە وەکو سەدام حوسێن لە هەموو کێشە و حەسار و بەزم و ڕزێک تۆ ڕزگارەکەین و ئەشتکەین بە سەرۆکی ئومەی عەرەبی سەدام حوسێن وتی من بیرەکانی عینزالە نادەم لە 2003 عینزالی کێوی فرۆشی یەک کەس باشە لێرە تۆ کە خەڵکت برسی کرد و دەرونی خەڵکت شکان و مەبادی و نیشتیمان و ئینسانیەت و عیزت نەفس و کەرامەتت لە خەڵک شکان و کارت لێ کردەوە و برسیت کرد پارەشت پێیە ئینجاڵی وەرە بابت کڕم ئیستەوای لێ هاتووە سنای حیزبەکان بە حیزبێکەڵن کاکە هەموو حیزبەکە بەچەند ئەویشەڵێ بەوەنە یاڵێ نایفرۆشم ئەڵێ نیوەی یعنی ئەمە پارەیە ئەمە زۆری پارەیەکی ناشرعی و دزیشە کە خەڵکی پێکردن و خەڵکی پێفرۆشن زۆر خراپە زۆر ناشرینە کاکە ئەو پارانە چۆن بڵاوە بێتەوە لە کوردستان مەسەن فلان حیزبی داناوە ئەی هاوار وەرە با بچین پاسکاری بکەین بزانین ئێمە بە ساڵی $1000 دەسەکەوێ ئەی تۆ چۆن بە 10 ساڵ بووی بتە خاوەنی 500-600 میلیۆن دلار ملیاری دلار چۆن یعنی بەس پرسیاری لەکەم لە کاکە ئەو پارێت لێ چۆ بوو من ئەینە لە کەهازە لەبەرەوە میلەت داوات لێ یەکەم میلەت خەڵکی کوردستان خەڵکی کەرکووک لە مەندەلیەوە تا شنگار دوای کەسێک مەکەون کە پارەی ئەوەی بردووە دوای کەسێک مەکەون خیانەتی لە خاک و نیشتیمانی ئێوە کردووە کاکە و خاکە هی ئەم حیزبانە نییە ئەم خاک و نیشتیمانە هیم حیزبانە نییە هی ئەو خەڵکانەیە کە دوایی دێن لە دایکە بن 10 ساڵی تر 20 تر 50 تر لە دایکە بن با ئێمە بچین سەیری فایلەکانی خەڵکین مەسەڵەن خەڵک بێ سەیری فایلەکەی من بکە بزانێ فایلەکەی من چییە وانە سەیری هینەکەی تۆ بکە بەڵام کاتێک کابرایەک 600-700 میلیۆن دلاری هەیە ئەمە غەریب و عەجیبە بێ باسی مافی خەڵک و ئازادی خەڵک و گۆڕانکاری بکە ئەمە زۆر غەریبە من کە هاتوومەتەوە لەسەر قسەی ئەو هەموو دۆست و برادرە بەڕێزە و خەڵکی کەرکووک کە بە منیانە دووەرەوە ئەو هەموو ڕێگە دوورم بۆ بڕیوە بۆ بە ڕاکە هاتوومەتە بۆ ئێرە خۆ من چاوەڕێی پارەی هیچ حیزب و حکوومەتێک نیم منەتی هیچیان نازانم تێگەی منەتیان بە پێڵاوەکانی خۆیان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان من بە پارە ئیشم بۆ سیاست و حیزبایەتی کردووە یا بیکەم ئێستاش من دووسێ مڵکم هەیە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمە لە 2012 تەعویزەکەم لە هەولێر کەوتووە وتوانە یەکێتی بابچێ بیداتێ لە هەولێر هینەکەی ناوی چیە چاوپێکەوتنەکانی منیان تەزیل کردو نردوێنە بۆ سلێمانی ئەڵێ ئێمە چۆن ئاوامان قسەمان پێ بڵێ ئێمە شتی بۆکەین کورەبا بۆ شتی قانونیە من لەسەر سیاست قسەت پێڵێم من لەسەر میلەت قسەت پێڵێم ئەوەی من شتی قانونیە ئەگەر قانونی نیە مەیکە ئەڵێ یەکێتی بابچێ لە سلێمانی بیداتێ ئەو گاڵتە پێکردنە بە منیش و بە یەکێتیش بەڵام قەزیەکە لەکوێیە قەزیەکە لەوەیە خەڵک پارەی هەبوو بڵێ لەکوێت بوو سەربەت و سامانەکەت لەکوێ بوو ئەمە زۆر مهمە و دەیان شتی تریشەیە جارێ باسی ناکەی دەیان شتی تریشەیە جارێ باسی ناکەی زۆر باشە ئەمە دوا گوێم لە دواوتەی بەڕێزت بێ دوا پەیامی بەڕێزت بێ چۆن بتوانین ئەم بارودۆخە بگۆڕین چۆن بتوانین یعنی خەڵک چۆن بتوانێت دەسەڵاتێک یان با بڵین ئیدارەیەکی خۆجێیی متمانە پێکرا و بۆ خۆی هەڵبژێرێ و دەستنیشان بکە دڵنیا بێ لەوەی کە لە داهاتووە بەرگری لێکە بە تایبەتی لەسەر مەسائیلی پرسە ئەمە قەزیەمانەیە قەزەی نیشتیمانی و نەتەوەی ئەنجا مەسائیلی ئیدارە و دارایی من خۆم وەکو فەرهاد گلەییم لە ئەرز هەتا ئاسمان لە یەکێتی هەیە گلەیەکی زۆریش لەسەر فکر لەسەر سیاست لەسەر بەرژەوەندی گشتی لەسەر هەموومانە بەڵام یەکێتی کەمتر خراپەکەیە یعنی هەموو حیزبەکان کۆکەرەوە هەمووی خراپە بەڵام یەکێتی لە هەمووی کەمتر لەبەر ئەوە پێویستە لە ناوچە داگیرکراوەکانی مەندەلی هەتا شنگار داوا لە خەڵکی کوردستانەکەم دەنگ بدەن بە لیستی کوردی بە تایبەتی لیستی یەکێتی ئەگەر یەکێکیش دەنگ نادا بە لیستی یەکێتی بۆ نمونە کێشەیەکی تایبەتی هەیە قەت سڵح لەگەڵ یەکێتی ناکە بابیدا بە لیستێکی تری کوردی بەڵام گرنگ ئەوەیە کە ئێوە کەسێک هەڵبژێرن کاکە من لە بیرمە لە شاخ ئێمە هینمان هەبوو ئێمە دەستگای تایبەتیمان هەبوو چەند ماڵی تعریباتەوە بۆ کەرکووک چەند گەڕک چەند خانوو چەند کەس ئەوە ئیحساتان بەڵێ هەمووی لە شاخ ئێمە هەمان بووە کۆڵان گەڕک ماڵ ژمارەی خەڵک هەمووان هەبووە تێگەی ئێمە شەڕمان لەسەر کەرکووک و کوردستان بوو ئێستش بەڵێ گلەیم زۆرە لە یەکێتی هەتا بڵێ بەڵام یەکێتی کەمتر خراپەکەیە کاک محمووی مەلاعیزت بەداخەوە فاتی کرد یادی بەخێر دەوری 5 ساڵێک لەمەوە پێش ڕۆژە وتی وەرەوەرە تخوا پێم بڵێ سەر ڕائچیە لەسەر یەکێتی
وتم وڵا باشی ناو خراپەکانە ئیتر ئەمەی لەبەر کردبوو ئەوی باشی ناو خراپەکانە کاکە ئێمە کێشەی گەورەمانێ لە نیشتیمانەکەمان دوایی با خەڵکی کوردستانیش لە بیرم بێ مەسلەی کورد نە ڤێتنامە نە کوبایە نە چینە چین لەگەڵ یابانە بوو بە تەنیا کێشەکەی کوبا لەگەڵ ئەمریکا بوو ڤێتنام لەگەڵ ئەمریکا بوو دوو دەوڵەت بەرامبەر بە یەکتری بەڵام ئێمە لەگەڵ هەموو دنیاە ئێمە کێشەکەمان لەگەڵ هەموو دنیاە شێ مەحموو کە لە دەربەنی بازیان هاتە خوارەوە ئەگەر لە دەربەنی بازیان نهاتە خوارەوە لیان نادا لەبەرەوەیان کەرکووکی ئینگلیزە ئێستش کەرکووک و خانەقین و شنگار و مەندەلی زۆرینەی دانیشتوانی کووردە لە 100% خاکی کوردستانە لە 100% بەڵگەی تورکی و عەربی و عێراقی و ئێرانی و ئەوروپی و ئەوانەمان هەیە کە هەمووی کوردستانە بەڵام ئێمە ئەبێ لە بیرمان نەچێت کە دەوڵەتە گەورەکان لەم منتیقەیە بەڵام حساب بۆ واکەن چێ زۆری لەوێ چێ زۆرینەیە لەوێ حساب بۆ واکەن چێ خاونە ئەسڵێکی ئەوەیە حساب بۆ واکەن کە ئەو خاکە خاکی کوردستانە بەڵێ وان بخوان بە خاونێزانن بۆ ئاگاداریت ئەمە بڕاوەتەوە بەڵام دەنگدانی ئێمە لە منتیقانە سووربوونی ئێمە لەسەر منتیقانە پاچی و تێکۆشانی خەبات و تێکۆشانێکی پاک لەسەر ئەم ناوچەیە ئەوەش زۆر دەوری هەیە با تۆ دوژمنت زۆر بێ بەڵام خۆت چیت جوان ئەوە بەلامە زۆر گرنگە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم هەموو خەڵکی کوردستانی گەورە بۆ ئاگاداریت کەرکووکی من و تۆ نییە بەخوا پیرێژنێک لە سنەوە تەلەفۆنی بۆ کردو ماڵی ڕۆڵە تخواگاتان لە کەرکووک بێ باشە هەموو کەرکووکیەکان کوردی تر لە ملااو لە منیانە بینی کاکە چۆنە بێ هەڵبژاردنەوە تۆ لەوێ نەبی چۆنە بێ مامجەلالی نەمر لە هەموو هەڵبژاردنێکاویت کاکە فەرهاد کەرکووک من خۆمەزانم تۆ چۆن کەرکووکت خۆشەوێ بەڵێ ئیسە شەر خۆشمەیە ئێستا شەر ئەوەیە یەکێتیش لەوانی تر باشترە و خەڵک ئەوە بزانێ گرنگە ئەمە عیلمیە ڕەخنەگرەکان گلەی کەرەکان سەرچاو سەرسەرم گلەیم لێ بکەن ڕەخنەم لێ بگرن بەڵام من ئەوە من بە ماتماتیک قساکەم دوو کە ڕەدووە کاتە چوار کەرکووک ئەمانەتی سەرۆک مامجەلالە وەکو بیبلەی چاومانەی پارێزین سوپاس بۆ شرۆڤە و زانیارەکانت فەرهاد سەنگاوی کەسایەتی دیاری کوردستان و میدیاکاری دێرین و سیاسەتمەدار سوپاسی کەرکووک و کەرکووچەکانەکەم سوپاس بۆ جەنابەت بینەرانی بەڕێز و خۆشەوی سوپاس بۆیەوە تا بەرنامەی شتر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و کامەران بن